دەلای بە ئەو مۆبایلە ماڵە ئاوا چاکە و بخۆلەوەتی هاتووی هەر خەریکی مۆبایلی. یەک دقە ئێستا بێزار بووم هەر پەیجەکەیتەوە هەمووی بۆ بە مەترسیەکانی مناڵ بوون. یەکێڵە بە سروشتی زیانی هەیە، یەکێڵە بە نەشتەرگەری. کامە پێیج؟ خۆدانە و دوانی هەمووی بۆ بەوە. وەڵاهی خۆ من پێیجێکم لایە گروپی ئاسوودەیە لە خەستەخانەی سمارت. بەڵێ خوشکەکەم لێ مناڵی بوو. ئەڵێ ئەو ڕۆژەی کە مناڵم بوو خۆشترین ڕۆژی ژیانم بوو. ئاسوودەیت لە ماوەی دووگیانیدا یەکسانە بە تەندروستی و دەروندروستی بەڕاست ئەی بۆ ئەڵێن دوای مناڵبوون سروشتی جەستە تێکەچێ و جەستەوەکو خۆی نامێنێ و ناشیری نەبێت. گروپی ئاسوودە ڕاهێنان و وەرزشی تایبەت بە دوای دووگیانیان هەیە کە تەنانەت دوای مناڵبوونەکەش ئەتوانی جەستت بەڕێکی و جوانی وەکو خۆی بمێنێتەوە. چەند باشە ناونیشانیانە لایە پەیوەندیان پێوە بکەم؟ نۆهەمین خولی گروپی ئاسوودە بۆ پاڵپشتی خانمانی دووگیان بەرواری 29/11/2025 ڕۆژی شەممە کاتژمێرنەوەی سەر لە بەیانی شوێن تاوەری تەندروستی سمارت بەشداریکردن بێبەرامبەرە. متمانە بە سروشت بکە، متمانە بە گروپی ئاسوودە بکە. سمارت وەرچەرخانە.